دەف ئەو ئامێرەی کە لە لای کورد ئامێرێکی زۆر ئاشنایە لە بۆنە جیاوازەکان دەنگی دەف بیستراوە و ژەنراوە وە کۆمەڵێک ژەنیاری زۆر زۆر بەتوانامان هەبووە و هەمانە جا ئەمڕۆ کاک ئەرکان و شانیاخان دوو ژەنیاری بە توانای دەف و هەروەها دوو ڕاهێنەری بە توانای دەفم لەگەڵدایە ئەوان زیاتر لەگەڵ ئەم ئامێرە ئاشنامانەکەن سڵاتان لەبێ کاک ئەرکان بۆچی دەف ئەمەنە لە لای گەلی کورد ئامێرێکە کە دەنگەکەی ئاشنایە لەگەڵ ڕۆحمان تێکەڵ بووە هەر خۆی لە کێوە هاتووە ئەم ئامێرە تا چەند کورد لە کۆنا بەکاری هێناوە ئەم ئامێرە خۆی بە ئەسڵ لە مێژوگەی گەڕێتەوە بۆ عیبرەکان کە لە سەرەتادا بە تەف ناوێنێنەوە دواتر لەلایەن عەرەبەکانەوە بە دەف ناسێنراوە کوردەکانیش هەر بە دەف ئەیناسنەوە کوردەکان لە پێش ئاینی ئیسلامەوە ئەم ئامێرەیان بەکارهێناوە و ئەم ئامێرە لە هەموو بۆنە کوردیەکانە بەکار هاتووە بۆنەکانوەکوچی بۆنەکانی نەورۆز یان بۆنە ئاینیەکان یان بۆنە شیوەن و ماتەمینی ئەو شتانە شار لەو کاتەشا و ڕێتمی خۆیان هەبوو و ڕێتمی تایبەتی خۆیان هەبوو بەکاریان هێناوە لە بۆنە خۆشیەکانی شەپەمە هەر هەبووە بەڵێ بەڵێ بە بۆنەی پاوەرە بەهێزەکەیەوە دەف وای کردووە کە وابکە لە خۆی بەردەوام بمێنێتەوە گرنگی زیاتریشی پێ بدرێت جگە لە لەلایەن لە نەتەوەکانی کەوەکو فارس کە گرنگێکی زۆر بەم ئامێرە ئادرێت باشە لە پێش ئیسلامەوە هەبووە لە دوای ئیسلامیش کەی تێکەڵ بە با بڵێن مۆسیقای تەکێ و خانەقاکان کرادەف لەو کاتێک کە ئیسلام هاتووە قەدەغە کراوە کە تر بۆنونە ئەم مۆسیقا حرامەیان هەر جۆرێک دەفیان بردە ناو تەکیەکانەوە بۆ ئەوەی بمێنێتەوە ئەو حتمما پاوەری ئامێرەکەش پاوەرێکی بەهێزی هەیە ئەمەش زیاتر وای کردووە کە ئامێرەکە خۆی بمێنێتەوە دواتر کەی تێکەڵ بە مۆسیقای کوردی بوو دەف لە دوای ئەو ماوەتەوە ئێمە چەندی کۆمنتێکمانە یەکێک لەوانە دەروێش عەبدوڵڵا کە شێوازێکی تایبەت بە خۆی هەیە کە گۆرانی هەڵێت و دەف دێات هەروەها سەیم حەمەی سەفایی دوای ئەوان بێژن کامکار هاتووە تێکەڵ بە مۆسیقای کردوێتەوە یعنی ئەگەر بڵێن یەکەم کەس کە ئاوێتی مۆسیقای کردو بێژن کامکارە بەت بەڵام پێش ئەویش بەکارهێنراوە لە گۆرانی وتن و زۆر باشە شانیا دەف زیاتر بۆ دروستکردنی لە کۆنا ئەزانین گۆڕانکاری بەسەر ئەمشا هاتووە لە ئەو تەنانەت کەرەستە و پێکهاتانێک کە بۆ ئەم ئامێرە بەکاریان هێناوە بەڵام لە کۆنا زیاتر بە چی دروست کراوە لە کۆنا زیاتر بە پێستە دروست کراوە واتە پێستی ئەسڵ بووە کە لە پێستی ئاژەڵ دروست کراوە وەکو ئاسک ماڕ بزن و پێستی ماسی پێم وابێت دەنگی دەفێکە بە پێستەی ئاسکبی خۆشترەوەیە بەتەکیت دەنگێکی تایبەتری هەیە و نەرمتر و با بڵێن بەرزترە سەڵتەکەی دوا جار کە ئەم گۆڕانکاری بەسەریا هاتوو ئێستا لە مادەیەکی تر دروستەکرەوەیە لە ئێستادا پێستی ئەشیعەمان هەیە کە پێی ئەوترێ پێستی دەستکرد واتە ئەو پێستە ئەسڵی خۆی نییە بەڵکو لە چەند مادەیەک دروست کراوە ئەو دەفەی کە جاران بە پێستە دروستیانە کرد کەش و هەوا زۆر کاریگەری لەسەر دروستە کرد ئەبوو زەڕیان پکردایەنە بێگەرمکرایە بۆ شێوازە بەڵام لە ئێستا پێستە دەستکردەکە کە پێی ئەوترێ ئەشیعە پێستی بەگەرمکردنیەوەتە لە هەر شوێنە بێتوانی ئەسبی پێ بکەین مشکلێنەوەیەکە بێت وایە کاک ئەرکان ئەزانین ڕێتمی جیاواز هەیە بۆ ژەنینی دەف چ ئەوەی لە خانەقاکان و تەکیەکانە هەیە چ دواتر ئەوەی کە هاتە مۆسیقاوە لە دەرەوەی خانەقا و تەکیەکان باوترین ڕێتمەکان کامانەیە ڕێتمی خانەقایی یەکێکە لە هەرە ڕێتمە کۆنەکان کە لە تەکیەکانە بەکار هاتووە ناوە زانستیەکەی دەشانزەیە دەشانزە لە خانەقاکانە بەڵێ ڕێتمی کەشمانەیە پێوترێت دەروێشی ناوەزانستیەکەی چوارچوارە کاتەدانەدانە پێمان بڵێ بۆمان بژانە بۆی کە بزانین چ جیاوازیکیان ئەمە ڕتمی خانەقاییە کە ناوەزانستیەکەی دەشانزە دواتر ڕتمێکی کەمان هەیە ناوی دەروێشیە ناوە زانستیەکەی چوارچوارە
ڕسمێکی کەمان ماوە بە ئەسب سواری ناسراوە بە حی ئەڵاژ ناسراوە ناوەزانستەکەی دوو چوارە. دەستان خۆش بێت و ئەوە بووکە لە تەکێ و خانەقاکانە کە دەفەکانیان ئەژەن لەگەڵی سرودە ئاینەکانیان ئەوتەوە بە پێی ڕیتمەکە و دەروێشەکان هەڵقەیان ئەبەست و زکریانە کرد لەگەڵیا. بەڵام دواتر ئەوە بوو کە بە هەڵی هەندێک لە هونەرمەندان و کۆڵنەدەرانی دڵسۆزی کورد دەف هاتە بواری مۆسیقای کوردیشەوە وایە؟ دیارترین ڕیتمەکان ئەم جارە لەوایە چی بوو یان چییە؟ دیارترین ڕیتمەکان لێرە کێشە لێکدراوەکانیشی تێەکەوێت وەکو 6 و 5 و 9 و 7 ئەم ڕیتمانێکەش تێکەوێت وە ڕیتمە مۆدرنەکانیشی تێەکەوێت یعنی ئەتوانی بۆ نەڕیتمی کەرەچی پێلێ بێتوانی ڕۆم بە ئەمانانی کۆمەڵی ڕیتمیکە هەیە توانیت ئیزافەی پێ بکەیت لێبێ لەگەڵیان کاتە نیشانمان ئەدەن ئازیت کێشە؟ بەڵێ بەسەر چاو فەرموو ڕیتمی 5 ڕیتمی 6 اینجا ڕیتمێکی کەمان هەیە 7 و بە گەڕیانیش ناسراوە و سەرجەم ئەم ڕیتمانە خۆشیان هەمویان هەڵپەرکی تایبەت بە خۆیان لەسەر دروست کراوە ئێستا چینە سەر 7 گەڕیانەکە. کەرکان ئەم ئامێرە لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاری هاتووە بەسەر بۆ نمونە ئەو شێوازی دروستکردنی مەبەستم وەکو کەرەستەکەیە ئێستا ئایا وەکو ژەنینیش هیچ گۆڕانکارێک بەسەریاتوە بۆ نمونە توانێتی تەنیا لە ناوچەکەیان نەمێنێتەوە لە ڕۆژ ئاواشە بژەنرێت یان سوودی لەوەربگرن لەگەڵ ئامێرە ڕۆژاوایەکانە تێکەڵیکەن؟ بەڵێ بە تاکید لە ڕێگەی تێکەڵبوونی ژەنیارە کوردەکان بە جیهانی دەرەوە ئەم ئامێرە توانێتی لەگەڵ ئامێرە غەربیەکانیش هیچ بکات و تەنانەت بە ڕیتمە جیاوازەکانی ئەویش بتوانێت ئیشی لەسەر بکات. لەگەڵ کامێک لە ئامێرەکان زیاتر دەنگی جوانە؟ لەگەڵ زۆرینیان ینی بۆ لەگەڵ پیانۆ ئیشی پێکراوە زۆر جوانە لەگەڵ ئۆرکێسترای ئیشی لەسەر کراوە زۆر تایبەتە ینی بۆنە لەگەڵ ئامێرە هیندیەکانە ینی ئیشی پێکراوە زۆر ینی خۆی ئەو شتە لە مۆسیقای هەیە ئەو گونجاندنە تەواوەتی هەیە لە مۆسیقایە بەس بەڵام ئەتوانین بڵێن دەف زیاتر زووتر جێگەی خۆی کردوێتەوە لەگەڵ ئامێرانەیە چۆ پاوەرێکی هێندە تایبەتی هەیە کە خەڵکانێکی دەرەوە گویان لێبێت سەرسامە بن پێ ینی بۆ لە من بۆ خۆم چەند جارێکە لە دەرەوە عازفمان کردووە چەند ئامێرێکی کەمان لەگەڵ بووکە سنەتی بوون تەنها دەبووە کە سەرنجی ڕاکێشاون هاتوون پرسیاریان کردووە ینی بەلایەنەوە سیر بووە و پاوەڕیان بەلاوە سیر بوو. باشە ئەشتوانین ئەفەر بڵین لە ڕۆژ کڵەکەیەوە زۆر جیاوازترانی سەرنج ڕاکێشترا لە ناو ئامێرەکانی کەیە. باشە جا ئێستا مادەم توانیوێتی کاتە سنوورەکانی ئەم ناوچەیە ببەزێنێت بچێتە ڕۆژاواش وەکو ڕیتمەکان ئایا گۆڕانکاری بەسەریا هاتووە یان ڕۆژ ڕیتمی ئێمە ژەنینی دەفمان هەیە کە ڕۆژاوایی بێ؟ لەم ساڵانەی دواییە چەند گروپێک دروست بوون ینی توانیانە بە باشی ئیش لەسەر ئەو شێوازە ڕیتمە بکەن و ژەنیارەکانیش هەرێکە لای خۆیەوە توانێتی گۆڕانکاری تیا دروست کات بۆ ئێمە چەند ڕیتمێکمانێت بۆنە کەرەچی یەکێکە لە
ریتمە لاتینیەکان فەرموون گوێویستی بن فەرموو. ڕۆمبا ئەویش هەر وەزنەکەی 4-4. شانیا بۆ ژەنینی دەف پێویست بە چی ئەکات؟ هەموو کەسێک کە توانێت؟ بەڵێ بێگومان هەموو کەسێک ئەتوانێت کە دەف بژەنێت. دوو جۆر دەفژەنیمان هەیە، هەمانە ئەوەی کە ڕاستە بێت بەم شێوازی ئەتیادی دەفەکاگرێت و ئەوەشی چەپە بێ هەر بە هەمان شێوازە، بەڵام چییە بەدەستی ڕاست ئەم لای ئەگرێت. بەڵێ بەم شێوازەیە. بۆ گرتنی دەف سەرەتا پێویستە چی بکەین؟ بەم شێوازە ئەلێرەوە لە قۆڵەوە ئەیگرین. باشە کەیتەوە ئەگە ئەکسەکەمە بەم شێوازەیە ئەلێرەوە و نابێت دەستیشمان لەسەر پێستەکە بێت بۆی کە کاتێککە دەف ئەژەنین کپ نەبێت. بەم شێوازە قووەتەکەش نابێت تەنها لەسەر پەنجە گەورەمان بێت، باشە بەڵکو بێت لەسەر تاوی قۆڵمان بێت بۆی تەنها ئەوێ عەزێتی پێ نەکات. بۆ دەستی لای ڕاستمان پەنجە گەورەمان بەم شێوازە ئەخینە لێواری دەفەکەوە. باشە بۆ با بڵێن کەپەکەی بۆ لێوارەکەی نابێت زۆر نە لە شانتەوە نزیک بێت نە لە شانتەوە زۆر دوور بێت، ئەبێ ستاندارد بێت ڕێک لایەکی دەم و چاوت بەم شێوازە. دواتر بەنسبەت دوومەکان دەف دووم تەک چەپی هەیە. باشە دووم تەک چەپ بەشی دووم پەنجەکانمان واتە دائەخین. باشە بەم شێوازە کەمێک قوسی ئەکەینەوە بەڵام چیەکەین لە پەنجەوەنا سەبەونە هەیە ئاوا ئەکات نا ئەبێت تەواو لە قۆڵەوە بێت. باشە بەم شێوازە واتە بێ بەم شێوازە بێت. بۆ تەکەکانمان چیەکەین لە لێوارەوە ئەسفی پێکەین واتە یەک کەمێک دەستێنی نەخوارتر جا دوو سەوتی زۆر جیازن. بۆ دووم سەوتێکی نەرم و بەرزی هەیە، بۆ تەک سەوتێکی ڕق و بەرزی هەیە. باشە بۆ چەپ کە پێی وسێ دەستی چەپ بەم شێوازەیە ئەمیش بە هەمان شێواز لە قۆڵەوە واتە ناچین ئاوا بکەین تەنە لە پەنجەوە بێ لە قۆڵەوە بێت. باشە کاتەمە من تاقی بکەمەوە بە یارمەتی خۆت کار بکەم با دەفەکەی تۆوەرگرم. ئەوال من چەند دەستی ڕاستم ئەیخەمە لای چەپە زۆر باشە گرتنەکەم دروستە زۆر باشە ئایبینە تۆزێک بیبم بەلای خۆمەوە ڕتمێک تۆ بژانە ئاسان بێ بۆ من بەوەی باشە. ئێستا ڕتمی 2-4 چکە ئاسانترین ڕتمەوە هەم کە بە شێوازێکی ئەکادیمیش دەف ئەنیواتە دەرسی پێ ئەڵێنان بە تەلەبەکان یەکەم جا لە 2-4 و 4-4 دەست بگەین بۆ ئێستا 2-4 ئەسفەکەین. بیژانە بۆی کە من دوێتەوە 1-2 با بڵێن پەنجەی گەورەت نە زۆر بێتە پێشەوە نە زۆر بێتە دواوە، یعنی لە لێوارەکەی باشە ئەبێ ڕێک لە ناوڕاستا بێت بەم شێوازە. باشە هەوڵ بە مسەیتەڕ بی بەسەریا و زۆریش نەبچێتە سەری نە زۆر بێتە خوارە بەم شێوازە. تەکەکان پێویستە کەمێک پەنجەکانمان بکەینەوەنە. باشەواتە بۆ دوومتمان پەنجەکانمان داخین بەم شێوازە بۆ تەک ئەبێک سەر عازی بی تێکە پەنجەکانمان بکەینەوەتە چۆن بۆ شێوازێ. باشە ئایا وا هەیە کە دەف بۆ ژن و پیا و جیاوازی هەبێت لە ڕووی کێشەوە لە ڕووی قەبارەوە؟ بەڵە جیازی هەیە خۆی وەکو شکڵی دەف نەخێر بەڵام وەکو وەزن و با بڵێن قەبارە هەمانە دەف هەیە زۆرانی قەبارەکەی سوکترە بۆ دەستی ژن ئاسانتریەت ینی بەدەستەوە باشترێکە زۆر عزێتیشان و قۆڵی نایەت. هەشمانە قورسە ئەویان کە پیاوە ئەتوانێت زیاتر بەکاری بێنێت و ژنیشمان هەیە کە ئاسایی یعنی توانێت دەفی قورس بەکار بێنێسە یەکێک لەوانە خۆم دەفەکەم زۆ قورسە کە بەکارێن. باش ڕاهێنانی کەواتە ئەوێت بۆ بازوو بۆ دەست و مەچکە و ئەمانە بەتەکید مجموعەیە ڕاهێنانی تایبەتی خۆی هەیە پێشەوەی دەستکەی بە ژەنینی دەف مجموعەی ڕاهێنان هەیە کە بۆ قۆڵە و بۆ پەنجەکانە ئەکید بەوەی کە تووشی تەشەنوجات نەبیت. کاتەشانیەگەن چ من چه هەر فێرخوازێکی تر ئەگەر حەزی تیاوێت بۆ
فێربوونی ئەم ئامێرە و هەروەها کۆڵیش نەدات بێگومان فێرە بێت سپاس بۆ تۆ شانیەگیان سپاس بۆ تۆ کاکەرکان بە هیوای ئەوەی کە چۆن لە دێر زەمانەوە ئەم ئامێرە لە مۆسیقای کوردیا گرنگی پێدراوە گەنجانی خوێنگەرمی ئێمە ئەوانەی کە حەزیان لە فێربوونی ئامێرەکانە گرنگی بن بە فێربوونی ئەم ئامێرە بۆیە کە بە دەست و پەنجەی بە توانای ئەوان و بە دەنگی خۆشی دەفەکەی ئەوان ئەو کەسانش کە ئاشنای مۆسیقای کوردینین لەگەڵ ئەم دەنگە خۆشەی دەف ئاشنا بن جا کۆتایی گفتگۆکەشمان با بە گوێگرتن لە پارچەیەک دەفشەنینی جوانی کاکەرکان و شانیاخان بێت خواتان لەگەڵ